ئێوارەتان باش من سامان بەشارتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆژ ئەنجومەنی وەزیران بە هیچ قسەیەکی دەربارەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەکرد. تەنها لە زاری گوتەبێژەکەیانەوە گوتی کە مەسرۆ بازانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان نامەیەکی ئاراستەی دادگای فیدرالی کردووە بۆ ئەوەی بڕیارێک بدا دەربارەی چارەسەرکردنی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. نزیک دەبینەوە لە 2 مانگ تاوەکو ئێستا موچەی مانگی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابش نەکراوە. گرفتەکان لە نێوان هەولێر و بەغدا تاوەکو ئێستا چارەسەر نەکراون و هەروکو خۆی ماوە. بە بڕیاری سەرۆکوەزیرانی عێراق موچەکە ڕاگیراوە بۆ پێی کە دەگوترێت وەک خۆشی گوتبووی بە فراکسیۆنی یەکگرتوو کە هەرێمی کوردستان پابەندی ڕێککەوتنی نێوانیان نییە لە ڕادەستکردنی داهاتی نانەوتی و هەروە داهاتی نەوتیش. بۆیە ناتوانێت موچە بنێرێ چونکە ڕوبەڕووی کێشەی یاسایی دەبێتەوە، هەرچەندە بەو نووسراوەی تەیفسامیش ئاماژەی پێکرده بوو لە بودجەی 3 ساڵی کە لەلایەن پەرلەمانەوە پەسەندکراوە پشکی هەرێمی کوردستان تەواو بووە. ئەمانە گرفتێکن کە تاوەکو ئێستا هەروەکو خۆی ماوەتەوە. هەوڵەکان لێرە زۆر لاوازن بۆ چارەسەرکردنی هەموو چاوەکان ئێستا لەسەر دادگای فیدراڵین ئایا کەی بڕیارێک دەدا بۆ یەکلایکردنەوەی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. دەنگۆیەکەیە کە سبەی ڕەنگە دادگای فیدرالی دابنیشە بڕیار بدا بۆگە سبەی نێشیکا ئەوە لە هەفتەی داهاتوو چاوەڕێ دەکرێت. هەرچەندە تا ئێستا نازانرێت ئایا ئەم کێشەیە دادگای فیدرالی یەکلایی دەکاتەوە یان نا، یاوە تا دەبێت کێشەکە لە ڕێگەی شاندی سیاسی و تەکنیکیەوە بەڕاستی چارەسەر بکرێت. بۆیە من دەزانم لەم گێژاوی شەڕ و ململانیە جیهانیەدا ڕەنگە زۆر کەس چاوی لەسەر شەڕی نێوان ئیسرائیل و ئێران بێ، بەڵام من هەر ئاگام لە گیرفانی موچەخۆرانی هەرێمی کوردستانە و دەمەوێت ئەوەیش پشتگوێ نەخێن بزانین ئایا کەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابش دەکرێ و دێت، هەروەها کەی کێشەکەش بەڕاستی بۆ ئەم هەشت مانگە چارەسەر دەبێت. من ئەم شەو دکتۆر ڕەعەت ڕەفعا کە یاساناس و هەروەها مامۆستای زانکۆیە میوانداریم کردووە کە جەنابیان ئەزموونیان هەیە پێشتر سەرۆکی لیژنەیەک بووە بۆ سکاڵا تۆمارکردن لە دادگای فیدرالی دژ بە چارەسەرکردن یا پێنەدانی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. پێم خۆش بۆ میوارەش میوانداری بکەم بۆی بزانم ئایا دەتوانرێت لە ڕێگەی دادگای فیدرالیەوە ئەم جارە کێشەی موچە چارەسەر بکرێ. کاک دکتۆر دەگوترێت ڕەنگە دادگای فیدرالی بڕیارێکی وەلایی دەربکات کە ئەمە زۆر جار ئێوە ناسان عەفو ئێوەی یاساناسان دەڵێن ئەم بڕیارە وەلاییە بۆ کێشەیەکە کە یەکلایی نەبوو بێتەوە لە نێوان هەردوو تەرەفدا، بەڵام ئەمە کێشەی موچە یەکلایی بووەتەوە کە دەبێت دابش بکرێ و زۆر جار بیانوەکەیش لەلایەن وەزارەتی داراییەوە ئەوەیە کە هەرێمی کوردستان پابەندی ڕێکەوتن نابێت. ئەمەوێ پێم بڵێیت دەتوانێت چی بڕیارێک بدا دادگای فیدرالی؟ فەرموو. کاک سامان هەروەها لە بنێری کەناڵە بەڕێزەکەتان بێ. بەڕاستی پرسیارەکان زۆرش لە خۆ دەگرێت، بەڵام پێش هەمویان من یاساناز نیمە و ئیختصاسشم یاسانیە، بەڵام زیاتر بەوە ناسرێنکەوە لە دادگای وەڵام مامۆستاکان وتی یاساناز بەڵێ ئاساییە زۆر خەڵک ئاخرەوە نە بەڕێی دادگای فیدرالیەوە بوونوا بزانم دەگوترێ ئێوە لەوە چێ لە یاسا ڕەنجی ئەوانمان گرتووە ڕەنجی ئەوانمان گرتێ. بەڵێ بەڵێ فەرموو. ڕاستە ڕۆشنبێری یاساییمان هەیە سوپاس بۆخوا، بەڵام وەکو ئیختصاسی دەقیق یاساناس نیمە، بەڵام ئێمە سوپاس بۆخوا توانیمان ئەو هەست بە پرسیارەتێ بکەین کەوە بتوانین سکاڵا لە دادگای فیدرالی تۆمار بکەین بۆ سەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کۆتاییەکانی 2023 ئەوە بوو لە 21/2/2024
دادگای فدرالی بە سوپاسەوە بڕیارێکی دەرکرد کەوا بەڕاستی دەتوانین بڵێن چارەسەر ڕیشەیی بوو بۆ گشت کێشەکانی نێوان هەرێم و کوردستان بە تایبەتی نێوان هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی پێنەدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەوا نزیکەی 1,200,000 موچەخۆر لە هەرێمی کوردستان تێدا سوودمەند بوون و تا مانگەی پێستاش ئەوە بوو موچەکان بەردەوام بوو لەژێر فەرمانی ئەو بڕیارە بوو و بەڕاستی سەبارەت بە بڕیاری دادگای فیدرالی کەوە کۆ دەبنەوە ئێمە هەتا ئێستا کەس ئەو داوای نەدیوەکەوە بزەبت ئەو کۆمەڵە فەرمانبەرەکەوە چوونە لە دادگای فیدرالی داوای ئەمری وەلاییان کردووە و بزەبت داوایەکەیان چییە چونکە ئەگەر بەڕاستی نەزانین داوایەکە چیە ناتوانێت زۆر قسەی لەسەر بکەیت بەڵام ئەوەی کەوا لە ئەعلام باس کراوە ئەوەی کەوا داوا کراوە ئەوەی کەوا لە پێشمان دیارە دەڵێ داوایان کردووە فەرمانش وەلایی دەربکرێ بۆ ئەوەی ئەو بڕیارەی وەزیری دارایی تەیفسامی وەزیری دارایی عێراقی پوچەڵ بکرێتەوە موچە تەمویل بکرێتەوە بۆ هەرێمی کوردستان من پێشترش لە هەمان ڕۆژ بەڕاستی باسم کردکەوە خەڵک زۆر لە چاودێران و یاساناسانش تەنانەت بە پەرلەمانتاران و ئەندامانی حزبە دەسەڵاتەکان هیوایەکی زۆریان بۆ خەڵک دەفرۆشت و پێیان وابووکەوە ئەو بڕیارە یەکسەر دەدرێ و ناحەقیش نەبوون زۆر چکە بەڕاستی هەم لە سیغەی خەبەری سایتی دادگای فیدرالی جوان تێنەگەیشت بوون هەم ئەوەیەکەوە داویست پێش جەژن دڵی خەڵک خۆشکەم بەڵام بەڕاستی کارێکی هەڵە بوو هیوایەک بەخشی بە موچەخۆران بێ ئەوەیەکەوە هیچ ئەسڵ و ئەساسێکی یاسایی و سیاسیشی هەبێت ئەو بوو کاتێک دادگای فیدرالی لە سایتی خۆی ئەم تقریبا ساڵ و نیوەک زیاترە متابعیان دەکا بەڕاستی دادگای فیدرالی نزیکەی ساڵ و نیوەکە من هەتا ئێستا نەمدیوە سکاڵایەک تۆمار بکرێ دادگای فیدرالی لە هەمان ڕۆژ بڵێ بیکاتە خەبەر و هەواڵ لە سایتەکەی خۆی بڵاوی کاتەوە بڵێ کۆمەڵە کەسێک هاتوون سکاڵایان کردو لەسەر ئەو بابەتەوە ئێمەش لە نزیکترین کات خۆی تێگەیشتنی هەڵە ئەوە بوو ئەوان گوتیان لە نزیکترین کات بڕیار لەسەر ئەمرە وەلایەکەی دێنەوەی کەوە ئەمرە وەلایەکە دەربکریان دەرنەکرێت بەڵام بەداخەوەی ئەعلامی کوردستان و پەرلەمانتاران وانێکەوە شارەزان نەبوون لە عەرەبی گوتیان ئەوە دەڵێ لە نزیکترین کات بڕیار لەسەر ئەمرە وەلایەکە دەردەکەین من ئەو کاتش گوتم بەڕاستی ئەوە زۆر ئەستەمە ئەمری وەلایی دەربچێ لەبەر چەند سەبەب یەکەم ئەمری وەلایی بەڕاستی بۆ ئەوەیەکەوە بڕیاری پێشوەختەیە بۆ دادگای فیدرالی بۆیە دادگای فیدرالی زۆر ناچار نەبێ ئەمری وەلایی دەرناکات چونکە ئەمری وەلایی زۆرێکە لە جۆرەکان ئیلزامکردنی خودی دادگای فیدرالیش بە نەتیجەی ئەمری وەلاییەکە کەواتە ناکرێت بۆ نمونە ئەمری وەلایی دەرکات بڵێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرە تەیفسامی بەڵام دواتر دوای دوسێ مانگ بڵێ نەخێرەوە ئاساییە ئەو بڕیارەی تەیفسامی داوێتی یاسایی و دەستوریە بۆیە زۆرە تەناقوڵەک دروستەی بۆیە دادگای فیدرالی هەتا بکرێ خۆی دوور دەکات لە زۆرە تەناقوڵدانە ئەو یەک دووش ئەمری وەلایی تقریبا قیمەتێکی وای نەما چونکە ئەمری وەلایی بۆ شتێکی مستعجەل و خێرا و سەریعە و ئێستا نزیکەی ئێمە 20 ڕۆژ بەسەر تێپەڕی لەسەر تۆمارکردنی سکاڵایەکە تا ئێستا دادگای فیدرالی دانێنشتووە کەواتە ئەستەمە ئەمرە وەلایەکە دەرکەن سێش خاڵش زۆر گرنگە من لەو باڕدانیمەکەوە دادگای فیدرالی خۆی بێنتە ژێرباری ئەو بەرپرسیارەتە گەورەیە کەوا بڕیارێک دەرکات بۆ حکوومەتی عێراقی ئیلزامی بکات موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێ بێ ئەوەی کەوە هیچ ئیلتزامێک بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان دابنێ بۆیە دکتۆڵا بۆم گرنگ بوو دوای یینە سەر ئەو بڕیارە لەگەڵ ئەم سکاڵایە یعنی دەگوترێت سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش نامەیەکی ئاراستەی دادگای فیدرالی کردووە ئەی ئەمەیان چۆن مامەڵەی لەگەڵەکرێ ئەوە خاڵێکی ئاساییە بە پێی دەستوری عێراقی مادەی 93 اختصاساتەکانی دادگای فیدرالی دیاری کردووە لە چەند بەندێک و فەقەڕ و بڕگەیەکدا یەک لە بڕکان ئەوەیەکەوە دەسەڵاتدارانی بۆ نمونە ئەوەی سیفەتی ڕئیس وزەرای هەبی ئەوەی سیفەتی ڕئیسی پەرلەمانی هەبی ئەوەی سیفەتی سەرۆکی هەبی سەرۆکی کۆمار ئەوەی سیفەتی وەزیری هەبی دەتوانن داوا ڕوونکردنەوە لە دادگای فیدرالی بکەن بەڵام بۆ ئێمەی خەڵکی ئاسایی تەنانەت ئێمە خاوەن سکاڵاژ بووینە کەوا لە سکاڵاکەش بردومانەوەتەوە بۆمان نییە داوای ڕوونکردنەوە بدەین داوای ڕوونکردنەوە بکەین لە دادگای فیدرالی ئێمە طریقەی تر ڕێگای تر هەیە بۆیە ئەوە کارێکی ئاساییە و سێری کە نەسەکەەوە بڵاوەکرێتەوە دەڵێ سەرۆکی حکوومەت
نامەکەی ئاراستەی دادگای فیدرالی کردووە بۆ ئەوەی کە بڕیار بدا لەسەر موچە. ئەمە جۆرێکە لە بڕیاردانی پێشوەقت یانی وەکو ئەمر یا ئەبێ لە ناو نامەکات چی بوو لەسەر ئاساییە نامە بەخۆی دوو زۆرە نامەی فەرمی و نافەرمی. نامەی نافەرمی ئەوەیەکەوە بە شخصی وەکو سەرۆکی حکوومەت بۆ شخصی سەرۆکی دادگای فیدرالی بنێری بە حاڵی موچەخۆران ڕوونکەیەوە و حاڵی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکەیەوە ئەوە نافەرمیە بەڕاستی هیچ قیمەتێک قانونی نییە. بەڵام ئەوەی فەرمی بێ دەتوانانی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان داوای ڕوونکردنەوە بکات لە دادگای فیدرالی بڵێ ئەو بڕیارەی تەیف سامی ئایا یاساییە یان نایاساییە نازانی ناوەڕۆکەی چی تێدا بەڕاستی. بەڵام من سکاڵایەکەم پێ بەهێزترە ئەگەر بتوانێت دراسی بکرێ. بەڵام ئەوە عەجەلەتر و سەریعتریشە دادگا زووتر تانی وەڵامی ڕوونکردنەوەکەی سەرۆکی حکوومەت بداتەوە یعنی بێ ئەوەی کەوا لە نەتیجەی سکاڵایەکە چاوەڕێ بکەن. باشە دوکتۆر ینی ئەم قەزەی سکاڵا و سکاڵا کاریە بۆ نمونە دۆخەکە زیاتر ڕناکێشێ بە دوای خۆیان کات ناکوژێ ینی بە حساب ئەمە کە باسمان لەوە کرد پێش جەژن دەبواە موچەیە دابش بکرێ. دوای گوتیان ئەم ئەندامانی دادگای فیدرالی چوون بۆ حەج و دوای حەجگەڕانەوە قەرار بوو لەم هەفتا کۆ بنەوە بەیانی پێنجشەممە تاوەکو ئێستا دیار نییە ئایا کۆ دەبنەوە یاننا ئایا دەکەوێتە هەفتەی داهاتوو یاننا کەسیش نازانێ بڕیارەکە چی دەبێ یا ئەسڵەن هەر قسە لەسەر کێشەی موچەی موچەخۆران یاریمی کوردستان دەکرێت یاننا ینی کێ ئەم دڵنیایی لایە بەڕاستی ئەم هەواڵە ڕاستی لایە خۆی بەڕاستی پێم سەیرە ینی ئەوانی کەەوە هەڕەشیان دەکرد و دەیانگوت قبول ناکەین وەگەر موچن نەدرێ پێش جەژن وای دەکەین دواتر زانیان پێش جەژن نادرێت وتیان دوای جەژن ئەگەر نەدرێوا دەکەین ئەوە دەبێ ئەو پرسیارە ئاراستەی ئەوان بکرێت. ئێمە خەڵکی ئاسایی ئێمە ئەنجامی و هەڕەشەیە نییە کە ئێستا دەتوانم ئەم سزامان بەسەرا سەپێنن. لەوانەیە یەک لە هۆکارەکانی بێ بەڵام خودی خۆی بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانە دواتر ئەگەر ویست تەفسیلەکەی باز دەکەین بەرپرسی یەکەم و هەرە گەورەی حکوومەتی هەرێمی کوردستانە دواتر حکوومەتی عێراقیە ئەگەر تەفسیلەکە دواتر باز دەکەین. بەڵام ئەو یەک لە هۆکارەکانم تایم بڵێن بەڵام ئەوانی ئەو پرسیارە پێویستە ئاراستەی و کەسانە بکرێتەوە هەڕەشیان دەکرد گۆڕەشیان دەکردووە وا دەکەین کارتمان زۆر لەدەستە ئێمەی هاوڵاتی وەکو خەڵکەکی ئاسایی ئێمە کارتەکانمان زۆر سنووردارە لەدەست ئێمە. من وەکو مامۆستایش زانکۆ چیم بوێ هەر فەرمانبەرم دەتوانم ئەو دەسەڵاتم هەیە بتوان سکاڵا بکەم و سکاڵایەکەمان بەهێزکەین و هەندێک عیلاقاتی سیاسیش دروستکەین بۆ ئەوی زۆرێک لە زۆرەکان تەعاتفێک دروست بێ بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان و تا ئێستا الحەمدلە هەرواش بۆ بڕیارەکەش درا بڕیارەکەی 2024 لە قازانجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بەڵام تۆ کاتێک حکوومەتی و حزبێکی دەسەڵاتداری هێزی چەکداریت هەیە و کارتت زۆر لەدەستە تۆتانی ئەو کارتانە بەکاروین بەڵام بەداخەوانوانە هیچ خاوەن وعد و هەڕەشی خۆیان نینە و بە هیچ شێش کارتی بەهێزیشیان لەدەست نییە چونکە بەڕاستی خۆیان لاوازن و ناشتوان بەرامبەر عێراق. تۆ بۆ موچەخۆرانی فەرمانبەری خۆت چاود لە دەستی عێراق بێ چۆن دەتوانی هەڕەش لە عێراق بکەی؟ نە خاوەن بۆمبی ئەتۆمی نەدەتوانین درۆن بنێری بۆ عێراقەوە هەڕەشیان لێ بکەین نەدەتوانی موچەی فەرمانبەرانی عێراق بدەیت تۆ موچە فەرمانبەرانی خۆت پێ نادرێت چۆن دەتوانی هەڕەشە لە عێراق بکەی؟ ئەگەر وەڵاهی دەمانگوت ئەوە عوزریان هەیە دەتوانن هەڕەشەکان جێبەجێ بکەن. بۆ نمونە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی بەرچاوی لە ئابووری و اقتصاد و دارایی عێراق هەبووە موچەی بەشێکی زۆری فەرمانبەرانی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان دابینی بکرد بە ئەو کات دەمانگوت ڕاستە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان توانای موچەی فەرمانبەرانی عێراق ببڕێ. بەڵام تۆ هیچ کارتێکی بەهێزت نییە و بەس هەڕەشە دەکەی هیچ بۆ کاتە بەهێزەکەی بۆ ئەوە دیە ڕەنگە سبێنێ سیاسی جارێکی دیکە هەناردەی نەوت بکاتۆ بە داهاتی نەوت و داهاتی ناخۆ موچەی فەرمانبەران بدا. بۆ سبێ کاکە ئەوە هەر لە دوای دەرچوونی بڕیاری دادگای فیدرالی بە هەڵوەشاندنەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان و ڕاگررتنی گرێبەستەکان خۆ حکوومەتی هەرێمی تەقسیری نەکردووە ڕۆژان نزیکە 350,000 بەرمیلی نەوتی فرۆشتووە بەڵام ئەو بەتەنکەرەوەی کە منەڵێن بە فەرمی حکوومەتی هەرێم و بچێتە جیرفانی خەڵک تەنکەرەکەش هەر ئەو میلەتەیە ئەو خەڵکەی ئەو خاکەیە یعنی ئەو فەرمی و نافەرمی چییە هەمووی خەڵکە دەبێت داهاتەکەی دیار بێ. ئێستا نا خەڵک داهاتەکەی دەبینێ نا حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بە ڕسمی حکوومەت داهاتەکەی لێ دیارە
و نە حکوومەتی عێراقیش داهاتەکەی لێ دیارە دەسێتە شوێ دیارە شتەکان دەسێتە گیرفانی کۆبەڵە بەرپرسێکی باڵای هەردوو حزبی دەسەڵات و کۆمپانیەکانیەوەنەوە. ئەی دکتۆریانی تۆ بۆ ئەو لایەنەی کێشی نبینی حکوومەتی عێراقیش لە جیاتیەوەی بێت سزای ئەم بەرپرسانە بدا بۆچی سزای موچەخۆرانە ئەیات لە کاتێکا سوورە زانێ داهاتی ئەم نەوتە و داهاتی ناوخۆشە چێتە گیرفانی هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە. زۆر ڕاستە خۆی بەڕاستی ئێمە زۆر زووتر ئەو خاڵەمان دیوە و زۆر زانش باسمان کردو بەڵام لەبەر ئەوەی کێشەیەکی ئێمە کاتێک دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان خەتابار و تاوانباری یەکەمە و زۆرینی تاوانەکە دەگەڕێتەوە بۆ ئەو خەڵک وا دەزانێتەوە ئێمە دیفاع لە عێراق دەگەین نەخێر ئێمە هەر لە ڕۆژی یەکەم دادبینی لە هۆڵی دادبینی دادگای فیدرالی کاتێک دیتمان هەمان قسەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی دەیکات یەک قسەیان دەکرد یەک دەقبوو یەک ئامانجیشیان هەبوو کەواتە لەو کاتیە بۆمان ڕوون بۆتەوە کەەوە عێراق و هەرێمی کوردستان هەردوو حکوومەتەکە دژی موچەخۆرانن بەڵام جیاوازیەکەیە لێرە جیاوازەکەیان ئەوەیەکەوە حکوومەتی عێراقی دامەزراوەی دادوەری تا ڕادەیەک سەر بەخۆیە دامەزراوی دەوڵەتی تا ڕادەیەک سەر بەخۆیە و سەرۆکی حکوومەت ناتوانێت هەموو شتێک بە ئارەزوی خۆی بکات و ناچارە هەندێک زانت بێتە ژێرباری بڕیارەکانی دادگای فیدرالی بڕیارەکانی دامەزراوەکانی عێراق بەڵام بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ حساب نەک تەنها بۆ حکوومەتی عێراق بۆ حکوومەتەکەی خۆشی ناکات و تەنانەت حساب بۆ وەزیرەکانی خۆشیان ناکات و حساب بۆ حزب هاوپەیمانەکانی خۆشیان ناکات ئەوەی خۆیان پێوە دەیکەن بۆیە نایەنە ژێرباری هیچ بەرپرسارەتێکی یاسایی و سیاسی بەڵام لە عێراق تا ڕادەیەک بەرپرسارەتێک هەیە و ترسێک هەیە لە یاسا و ترسێک لێوەی هەیەکەوە بۆ نمونە 11 2025 ئەم ساڵ هەڵبژاردنە 12 سوودانی هیچ دەسەڵاتێکی سیاسی نامێنێت ئیداری کارژێری مالی هیچی لەدەست نامێنێ دەبێتە حکوومەتێکی کاربڕێکەر و بەپێی دەستوری عێراقی و بەپێی یاسای بەپێی بڕیاری دادگای فیدرالی دەسەڵاتەکانی سنووردارە حکوومەتی نوێ دێت کەواتە لە دوای حکوومەتەکە لە سوودانی دەبێتە کەسێکی ئاسایی بەڵکو لە کەسێکی ئاسایی لە من و تۆ خراپتری لێدێ ئەو کاتی سەرۆکوەزیرانی پێشووتر بووە و چەندین دوژمنی سیاسی هەیە ئەو کاتی بە ئاسانی توان سکاڵای لێ بکرێ بژیرێ زیندانی بکرێ بۆیە سوودانیش لەو بابەتانە دەترسێ نەکردە ناسوودانی هەر سەرۆک حکوومەتێکی عێراقی کەوا بێت ڕەچاوی دەستور و یاسا و بڕیارەکانی دادگای فیدرالی دەکات بەڵام لە هەرێمی کوردستان ئەوان نییە هەرێمی کوردستان بۆتە ئیقتاعێک سەر بەو دوو حزبی دەسەڵاتە نە حکوومەت ڕۆلی هەیە نە دادگا ڕۆلی هەیە نە پەرلەمان ڕۆلی هەیە هەمومان لە واقعەکە دەژین بۆیە ئەوانەی حساب بۆ هیچ شتێک ناکەن جیاوازەکە ئەوەیە ئەگەر چۆن نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان دەیگوت نایاساییە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕاستە و خۆ لە عێراقەوە بێت بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان هەمان شێوە دکتۆر ئەحمەد سۆفی کەوا نوێنەری حکوومەتی سوودانی بوو ناو هۆڵی دادگای فیدرالی هەمان قسەی دەکرێت دەیگوت ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن عێراقەوە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستە و خۆ نادەستوریە هەمان ئەمانجیان هەبووە هەمان قسەیان هەبووە بەڵام جیاوازەکەی وەکو باسم کرد ئەوە بووە زۆر باشە لەناو قسەکان تا قسەیەکت کرد بەڕاستی سەرنجی ڕاکێشام لەوەی کە ئێستا پیان وایە ینی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەیانی بۆ نمونە دادگای فیدرالی بڕیارەکە دەربکات بڵێ دەبێت حکوومەت عێراق پابەند بێ بەوەی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێ بەڵام خۆ هەرێمی کوردستان هەروالی دەرناچێت کە ڕەنگەویش پابەندی بۆ دابنرێ چونکە لەوەی کە تۆ پێشتری شەر ئاماژەی پێکردووە داهاتی ناوخۆ لە 150 داهاتی ناوخۆ لەگەڵ داهاتی نەو تا بەڕاستی ڕادەستکە خۆ ناکرێ ئەم لێرە ئەمەش بخوات و ئەوەی ئەویش هەر بخوات ئەمە ئەکرێ بە بۆچوونی جەنابەت دەست خۆش بێ خۆڵای خاڵێکی زۆر گرنگکەیە حەز دەکەم لێرە ڕوونی کەمەوە بەداخەوە زۆر لە چاودێران تەنانەت یاساناسان سیاسیەکان تێدا بە هەڵە تێکەوتونە یەکەمیان ئەوەیە کەوا تەوتینکردنی ینی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پەیوەستێکی ڕاستە و خۆی بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە هەیە پەیوەست نییە بە ڕادستکردنی داهاتی ناوخۆ و یان داهاتی نەوت ئەوەی پەیوەستە بە داهاتی ناوخۆ و داهاتی نەوتی ئەوەیە کەوا دەبێت حکوومەتی عێراقی پرۆژەکان پارەی پرۆژەکان تەمویلی پرۆژەکانی هەرێمی کوردستان بنێرێ بەرامبەر
داهاتی ناوخۆ و داهاتی نەوتی ڕادستکردنی داهاتی ناوخۆ و داهاتی نەوتی بەڵام ڕادستکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە پێی بڕیاری دادگای فیدرالیش پەیوەستە بە تەواوکردنی ڕێکارەکانی متەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وە خۆشبەختانە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر فشاری حکوومەتی عراقی زۆربەی هەرە زۆری ڕێکارەکانی تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی تەواو کردووە تاقە ڕێکار کەوا ماوە لە هەمووشیان گرنگترە ئەوەیەکەوە تەنها ناردنی هەژماری حیسابی بانقی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی دارایی عێراقی بۆ ئەوی ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرەکان ینی مەبەست دکتۆر خوالیوا قەوسێکم بیتێ ینی مەبەستی لەم هەژماری منە ئەچێتە ینی بابی تەوتینەوە ینی خۆیسا جۆرێک لە حیلەیەکی شەرعی لە بەردەسایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ کاکەمەی جۆرێکە لە تەوتین خۆتا من لە ڕێگەی هەژماری بانقی و موچە دابەشەکەم و بۆ موچە خۆرانیەکەمەوە ڕاستە خۆی کاکسان ڕاستە بەڵام حکوومەتی هەرێمی ئیش بە حیلەکەی خۆشی ناکە بەڕاستی خۆی بۆی وازەح بین زۆر بەڕاشکاونە و بینەرانیش ئاگدار بن بڕیاری دادگای فیدرالی لە 22/2/2024 بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک تەوتینکردنی موچە لە بانقەکانی هەژماری منی تێدا نەبوو بەڵام دوای سکاڵاکەی ئەم ساڵی سەرۆک کۆمار بۆ تەوتینکردنی موچە و نەهێشتنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و یەک لە بڕگەکانی داوای کرد بکەوە هەژماری من بکرێتە ئەسڵ و لە ڕێگەی ئەوە موچەی فەرمانبەران تەوزیع بکرێ دادگای فیدرالی دەتوانین زۆرە تعدیلێکی کرد هەندێک فراوانی کرد بەڵام لە ئەسڵی بڕیارەکە دەرنەچوو بۆی کەوە دەڵێ هەر بانقێک کەوا تۆمار کراوە متمانەی پێبەخشراوە لە بانقی ناوەندی عێراقی دەتوانێت تەوتینی تێدا بکرێت بەڵام تەوتینەکە بەو ڕێکارانەی کەوا لە بڕیاری ئەسلەکە داهاتووە نەک پارەکە تەسلیم بکرێت بە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا کەسی جاوەڵا خەڵک لەمە تێناگات دکتۆر یعنی پێی وایە ئەمەی هەژماری منەکە هەر لە ڕێگەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە بێ نەکەوەی کە حکوومەتی عێراق وەزارەتی دارایی عێراق بیخاسە هەژمە حسابی موچە خۆران نەخێر لە بڕیارەکەی یەکەم و هەتای دووەمیش کاتێک تعدیل کراوە حکوومەتی هەرێمی کوردستان چی لەسرە حکوومەتی هەرێمی کوردستان ناردنی لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی پاک و بێگەت لە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ژمارەی حسابی بانقی مۆزەفیشەوە ئەوە نەی لە سەرشانە سەبارەت بە تەوتین ئەویتر حکوومەتی عێراقی تەمویلکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی لەسرە بە شێوەیەکی ڕاستە و خۆ کاتێک بۆ نمونە لە لیستی موچە هەر فەرمانگەیەک بۆ نمونە 80 فەرمانبەری تێدایە هەر ئەو فەرمانگەیە 80 فەرمانبەری تێدایە ئەو 80 فەرمانبەرە نووسراوە ناوی ڕوباعی چییە ناوی دایکی چییە و موچەی چەندە مخەساتی چەندە کۆی موچەکەی چەندە چەندی لێبراوە لە ئاخیرش دەبێت حەقلێک زیادکەن ژمارەی حسابی لە فڵان بانقەیە بۆ ژمارەیە یەکسەر کاتێک ئەو لیستە دەچێت بۆ وەزارەتی دارایی وەزارەتی دارایی موچەکەی تەمویل دەکات بۆ ژمارە حسابیە کەواتە جیاوازیە دقیقەکە لە نێوان هەژماری من و تەوتین ئەوەیە هەژماری من حکوومەتی هەرێم داوا دەکات دەڵێ پارەکە بە گوش و گونی وەکو جاران بمدەنێ بە جوملا من خۆم تەوزیعی سەر موچەخۆران دەکەم ئایان دەمێ نیان دەمێ لێیان دەبڕم کەمی دەکەم زیاد دەکەم ئەوە داواکاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو دادگای فیدرالیەوە لە سەرتاوە شەڕی ئەوەی کردووە دوای دەرچوونی بڕیارەکە هەر شەڕی ئەوەی کردووە تا ئێستاش هەر ئەو شەڕە دەکات بەڵام بڕیاری دادگای فیدرالی تەوتین زۆرشترە دەڕێ ڕاستە و خۆ موچەکە دەدرێتە فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەو هەژماریکەوە پێشتر بەس تەنها ڕافیدەین و ڕەشیدی دەگرێتەوە بەڵام ئێستا نزیکە 66 بانقی دەگرێتەوە جا ئەو 66 بانقی هەژماری منش تێدایە ئاساییە کێشەکە لەوەی دانیە ئەو بانقە لە ناو هەژماری منە ئەسڵ ئیشەکەی ئەوەیەکەوە ئەو بانقە متمانەی هەیە ئیجازەی هەیە لە بانقی ناوەندی عێراقی یان نا ئەگەر هەی بوو ئەو عیلاقی بۆی دانیەوە لە ناو هەژماری منە لە ناو هەژماری من نییە کێشە نیە لێ ئەو بەڵام گرنگەوەی متمانەی هەبێت و موظفەکەش لەو بانقە هەژماری حسابی خۆی هەبێت دکتۆر دەست خۆش بێ بۆ ڕوونکردنەوەی مۆزوعی تەوتینەکە بەڵام جوابی پرسیارەکەی منێ نایەوە لە مۆزوعی پابەندکردنی هەرێم بە ڕادەستکردنی داهاتی ناوخۆ و نەوتەوە یەکێک نییە لەو نیگەرانیانەی کە سوودانی هەیەی بەڕاستی خۆبێ دادگای فیدرالیش ئەم پابەندیە بۆ هەرێم دابنێ جگە لە تەوتینەکە خۆی دادگای فیدرالی بەڕاستی ئیشی خۆی کردووە و زۆر بە جوانش کردێتی و زۆر بە عادلانەش کردێتی لەگەڵ بڕیاری دادگای فیدرالی کاتێک بە بڕیاری تەوتینی دەرکرد
یەک بڕیار نەبوو یعنی مشکلەکەی ئێمە نزیکەی 20 لاپەڕە خەڵک تااقەتی نیە نەک خەڵکی ئاسایی خەڵکی چاودێران و سیاسیەکان و پەرلەمانتارەکانش بەڕاستی تااقەتیان نیە 20 لاپەر بخوێنەوە کاکەم ناڵم هەر 20 لاپەر بخوێنەوە بەس لاپەڕی خیری بخوێنەوە کەوا بڕیارەکەی تێدایە 5 بڕیارە ینی بڕیاری تەوتین تەنها یەک بڕیار نییە خاڵی یەکەمیان باسی تەوتینە خاڵی دووەمیان باسی ڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتیە خاڵی سێمیان تەمکینکردنی دیوانی چاودێری عێراقیە بە راپۆرتەکان شار ئاگدار بن و راپۆرتی خۆیان لەسەر بنووسن خاڵشتر میزانی مراجعەیە ئیلزامی کردووە خاڵی پێنجەمیش تاویزی ئەو هاوکاری مکافئی ئەو محامیانە بدەکەوە بەشدار بوون لە سکاڵایەکە ینی کێشەکە لەوەدا خەڵکەکە ینی چاودێرەکەم دەڵم گرنا خەڵکی ئاسایی مەزور نییە بڕیارێکی 20 لاپەڕی بە عەرەبی بخوێنتەوە بەڵام ئەوەی کەوا قسەی لەسەر دەکا ضرورە لەسەریکەوە تەنها بەس بڕیارەکەم نەخوێنتەوە بڕیارەکان هەر جا دکتۆر ینی من بۆیە ئەم پرسیارم لێکردی حەزم کرد ئەم شتە بڵێیت ینی من ئەزانم بۆ نمونە هەرێمیشی پابند کردووە بەوەی کە دەبێت داهاتی نانەوتی و لە 150 داهاتی نانەوتی و نەوت ڕادەست بکە بەڵام من مەبەستەکەمەوە بوو ئایا ینی بە تەواوەتی ئەمە ینی هیچ تەفسیرێکی ناوێ ئەم بڕیارەی دادگای فیدرالی ئەی بڕیاری وەلایی بۆ چی دەرئەکا کە لە کاتێکا کە تۆ ئەو بەڕوون و ئاشکرا ئەڵێ نابێ موچە تێکەڵی ململانی سیاسی بکرێ دەبێت هەرێم لە 150 داهاتی نانەوتی ڕادەستکە لەگەڵ داهاتی نەوتا لەگەڵ ئەو تەوتینکردنی موچەی موچە خۆران بەڵێ خۆی یەک لە خاڵەکانی ترش ئەوەیەکەوە ئەوە ئێمە و برادران یەکگرتوو داوامان کردبووکەوە موچە لە چێشە سیاسیکان دەربێت لە ناو خۆ بەڵام لە ناو خودی بڕیارەکەدا ئەو نەستەی تێدا نییە موچە لە چێشە سیاسیکان دەربێت بەڵکو هاتوو عیلازەکەی بۆ داناوە تەوتینە ڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتیە نیوەکەی و میزانی مراجعەیەوە دیوانی چاودێریە باسی بە دقیقی و وردی باسی عیلاجەکانی کردووە بۆیە زۆر زان دەگوترێت دەرهێنان بڕیاری دەرهێنانی موچە لە چێشە سیاسەکان نیوان هەردوو حکومت ئەوە ئەسڵ و ئەساسی نییە ئەوە داوایەکەی ئێمە بووە بەڵام کاتێک هاتوینە تەفسیلمان داوەتەی باسمان کردوکەوە بە تەوتین چارەسەر دەکرێت ئەوە هاتوون عیلاجەکانیان کردوتە بڕیار ئەوە خاڵێکی گرنگە و وەکو باسیشم کرد داهاتی نەوتی و نانەوتی ڕادەستکردنەکەی هیچ پەیوەست نییە بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوە بەڕاستی عوزرێکی نامەعقولی هەم وەزیری دارایی عێراقیە هەم سوودانیشە لەبەرەوەی دەیانەوێ بە چۆن دەڵێن بە حکومەتی هەرێمی کوردستان بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ناوێرن دێن کێشەکە حەلقە زەعیفەکە چییە موچەخۆرە دێن موچەی موچەخۆرەکە دەبڕن ئەگەر ئەوان ڕاست دەکەن با بچن خاڵە سنوورەکان قەپاتکەن نێڵن نەوتی هەرێمی کوردستان بە قاچاق بڕوە و کاتێک دەڕواتش محاسبەی ئەو کەسانەکەن کەەوە نەوتەکە بە دزی دەبات بە قاچاق دەبات چکە بەڕاستی بەپێی دەستوری عێراقی بەپێی بڕیاری دادگای فیدرالی بەپێی یاسای وەزارەتی نەوت و نەوتی عێراقی ئەوەیەکەوە نەوت تەنها مڵکی کورد و خەڵکی هەرێمی کوردستان نییە بەڵکو مڵکی هەموو عێراقە کەواتە عێراق دەبێت تەدەخولکە تەدەخولناکەی دێی موچە لە موچە خۆر دەبڕی کەواتە لە جیاتی بێ لەگەڵ دەسەڵاتدارەکە شەڕ بکەیت دێت شەڕەکە دەگوازیەوە بۆ لایەنێکی لاواز و زەعیفکەوە ئەویش بریتە لە موچەخۆر بەڕاستی ئەو ڕوونکردنەوەانە لە ینی لە ئاخر ڕوونکردنەوەی وەزیری دارایی عێراقی باسی ئەوە دەکاتەوە داهاتی ناوخۆیان ڕادەست نەکردووە بۆیە موچەوانە ناردووە بەڕاستی هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە داهاتی ناوخۆ داهاتی نەوتی هیچ عیلاقەی بە موچەدانە بەڵام یەک خاڵی گوت ڕاست بوو ئەوە بکەوە دەڵێ ئێمە بۆیە یەک لە هۆکارەکان کەمە موچەمان نەناردووە تەمویلی مانجی پێنجمان نەناردووە دوو هۆکاری باس کرد هەردووشیان دەتوانین برن ڕاستە یەکیان قانونیە ڕاستە بۆی کەوە دەڵێ حکومەتی هەرێمی کوردستان ڕێکارەکانی تەوتینی تەواو نەکردووە هەروەکو باسیشم کرد یەک ڕێکاری ماوە تەنها هەژماری حسابی بنێرن کێشەکە حەل دەبێت ئەوە یەک دوو باسی ئەوە دەکەوە دەڵێ لە بودجەی عێراقی بەشی ئینفاقی فعلی حکومەتی هەرێمی کوردستانیش دەگرێتەوە و بودجەکەیان تەواو بووە بەڕاستی ئەوە ئیشی سەرۆک کۆمار و وەزیرەکان و پەرلەمانتارەکانی کوردە لە بەغداکەوە یاسای بودجەی عێراقی 24 تعدیل بکەن و ئەو مستەلەحە زاڵمانە دەربێنن بەڕاستی و پێشم سێر هەر ئەسڵان بۆ لەسەریان تێپەڕیوە واگەر تێپەڕیش بۆ تعدیلی ناکەن 3 ساڵتان لە پێش بۆ تعدیلتان نەکرد
یعنی بەڕاستی ئەو پەرلەمانتارەکان وەزیرەکان وەکو پێویست بە ئەرچخوان هەڵناستن زیاتر هەز دەکەیتەوە بۆ ئیمتیاز و بۆ ئەجێندای حزبەکانیان سوودە نەک بۆ خزمەتکردنی خەڵک. بەس دکتۆر ڕعدەستەکەی ئەم قەزەیە هەر لینکێکی سیاسیشی لە پشتە ینی بەڕاستی چۆن بۆ نمونە زیاتر ئەم شتە لە دوای ئەم کێشەیە لە دوای هەڕەشەکانی بەرپرسانی هەرێمەوە دروست بوو لە دوای ئەو گرێبەستەیشی کە لە ئەمریکا کرا بۆ غاز ئەم کێشە زیاتر سەری هەڵا یعنی لینکەکە جگە کێشە سیاسیەکە لینکە سیاسیەکە جگە لە ناوخۆ دەگوترێت لە دەریشۆ کاریگەری هەرە بووە بۆ ڕاگرتنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان هەست ناکەی ئەمە زیاتر قەزەیەکی سیاسیشە دەبێ شاندی سیاسی بڕوا بۆ چارەسەرکردنی خۆی بەڕاستی کێشەکە قوڵە ئەگەر باس دوایە بە بیریشم بینیەوە یان پرسیارێک بکەی بۆچی ئۆندە قوڵە خۆی قوڵە بەوەی کەوە لە تەنها مانجی ئەگەر بە بیرتان بێ مانجی 2 ساڵی 2024 لە دوای دەرچوونی بڕیارەکە لە 2024 بەس ئەو دوو موچەیە بەبێ کێشە هات دواتر کێشەکان دروست بوون لە چی دروست بوو بڕیاری دادگای فیدرالی دەڵێ ئیلزامکردنی هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی یەکەمیان حکوومەتی هەرێمی کوردستان داتا بنێری بۆ عێراق دووەمیان عێراقیش پارە بنێری بەرامبەر ئەو داتایە حکوومەتی هەرێمی کوردستان هەر ماتەڵی دەکرد لیستی دەگۆڕی فێڵی لە لیستەکان دەکرد و موچەخۆری ناوی دەگۆڕی خەڵکی سووری تێدا بوو ئێرانی تێدا بوو ئەوە بوو هەتا یعنی مانگ بە مانگ دەتوانین بڵین شتی ناشرینیان دەدۆزیەوە لە ناو لیستەکە ڕۆژ بە ڕۆژ لیستەکانیان پێ پاکتر دەکردن هەتا ئاخیر هەتا ئەوەی کەوە لیستێکی تا ڕادەیەکی زۆر باش دروست بوو کەوا دوور لە خەڵکی ئێرانی و سووری و تورکی و خەڵکی عێراقی بێ کوردی خۆمان بێ و خەڵکی بندیوار و ئەوانش تەنانەت ڕێگەی بە بندیواریش درراوە ئەگەر عێراقی بێ بندیوار بیت کە بڕاستی حکوومەتی عێراقی نازانێت ئەوە دەوام دەکات دەوام ناکە ئەو کێشەی ئەو نییە گرنگەوەیەکەوە کارتی نیشتیمانی هەبێ عێراقی بێت وە فەرمانی دامەزرانی بۆ دەرچووبی و موچەکانی خۆی کردی بێت و لەلای حکوومەتی عێراقی ئەوە میهمە هەر ئەوەندەش پێ دەکرێت نازانێت ئەوە لە 1,200,000 موچەخۆر چەندی بندیوارە و خۆ نایەک تاک بە تاک بزێت ناو دڵیان بزانین چێ دەوام دەکات چی دەوام ناکە ئەوە خاڵی بۆیە یعنی مانگ بە مانگ کێشەکان دروست دەبوون تا ئەو بووکەوە گەیشتە کۆتایی تەقیەوە لە مانجی 5 بۆیە تەنها یەک ڕێکاریش ماوە من دەتوانم زەمانەت بدەم ئەگەر تەن حکوومەتی هەرێمی کوردستان بەس تەنها هەژماری حیسابی بانقی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ عێراق بنێرێ لە ڕێگەی ڕسمیەوە بەڕاستی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نامینێ ئەو کاتی کێشەی بودجە دەبێ ئەوەش بودجە دوو حکوومەت بۆ خۆیان با حەلیکەن لە بینی خۆیان گرنگ ئەوەیە موچەخۆر چۆن نامێنێت دکتۆر بۆ نمونە گەسبێنێ کێشە لە لیستی موچەخۆران هەر هەبوو یا بۆ نمونە داهاتی نانەوتی ڕادست نەکرا خۆ ئەمانە هەر کێشەن بەڕاستی یعنی بۆ خەڵک وا تێبگا کە تەڵتینی کردی تر هەموو مانگێک لە وەزاتی دارایە پارەی خرێت سەر ژمارەکەی هەموو سیمانگەی بەبێ کێشە خۆی کاکسان بە دەستوری عێراقی عقوبە فەردیە جەماعی نییە بە عەدالەتش هەروایە عقوبە ئەدەیسایمەوانی ئاخر بەڕاست بۆ نمونە لەو باسی دەکەم تۆ دەڵێ ئەگەر تەڵتوینەکەش کرا لەوانە کێشە دروستکەن ئەو کاتی لیستە ئەگەر لیستەکە کێشەی هەبێ بۆ نمونە چەند سەد کەسێکن ئەو چەند سەد کەسە موچەکەیان نانێردرێ نەک ئەوەیە هەمویان نەینێدرێ ینی خاڵێکی زۆر گرنگەوە چکە بە تەڵتین ئەو کێشەش حەل دەبێ بۆ نمونە من موچەخۆرێکم کێشەم هەیە فەرمانی دامەزراندنم نییە بۆ نمونە یان ساڵی خزمەتم زیاد نووسراوە ئەو کاتی موچەکەی من نانێرن بەڵام موچەی ئەو 20 فەرمانبەری کەوا لەگەڵ منن لێ هەمان ژوورن لە هەمان دائیرەنە بۆیان دەچێت کەواتە عقوبەت نابێتە جەماعی و عقوبەکە تەنها ئەو کەسە دەگرێتەوە ئەویش تاوانی کێشەکە چارەسەر بکات و بۆ مانگەکانی داهاتوو بە فروقات هەمووی بدرێتەوە ئەگەر ئەسڵ و ئەساسێکی هەبی تەنها کێشەیەکی کارجێری بەسیط بێت ئەوە خاڵش زۆر گرنگە ئەوی تریش مەسەلەی داهاتی ڕادستکردنی داهاتی ناوخۆ نیوەی ناوخۆ و نیوەی نەوت ئەوە بەڕاستی ئەوە کێشەکە عیلاقی بە بودجەی هەرێمی کوردستان و بودجەی عێراقدا هەیە عیلاقی بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە نییە بۆیە کاتێک تەڵتینەکە تەواو بوو ئەو کاتی ئەو کێشانە عقوبەکان بە جەماعی نامینێ بڵێ مانجی 5 هەرچی فەرمانبەری هەرێمی کوردستان نانێرن دەینێرنی هەمووی دەنێرن تەنها ئەو کەسانێک کەوا کێشیان هەیە بۆیان نانێرن ئەتا کێشەکەیان بۆ چارەسەر دەکرێت
وەڵا شتێ دکتۆر بۆ من زۆ گرنگە ینی بزانم هۆکارەکەی ڕەنگە جەناب لەناو دۆخەکەبی ینی سەری لێ دەربکەی خۆت ئەزانی ئێمە پێشتر لە مانگەکانی ڕابردووەگە کێشەیە بۆ موچە دروست بووایە شاندی سیاسی و تەکنیکی و دارایی ڕوویانە کردە بەغدا ئەڕۆشتنەوە هاتن تا چارەسەریانە کرد بەڵام ێستا جۆرێک لە خەمساردیە لەم دۆخەیە ئەوە تا ئێمە نزیکە بینەوە لە 2 مانگ کەس خۆی ناکا بە خاوەنی موچە بەڵام پێشم مەڵێ شەڕە ینی شەڕە بەڵام گیرفانی خەڵکیش بەتاڵە نازام چ دەسەڵاتدارانی هەرێم بەڵێ هەرێم بەڵێ هەرێم جاخۆ دەسەڵاتدارانی هەرێم هیچ ڕۆژێک لە ڕۆژە خۆیان بە خاوەنی ئەو میلەتە نەزانیوە بەڵکو ئەوەی ئەوان کوردیانە بەو میلەتەی سەدام حوسێنش پێی نەکردوونە ئەخە پێشتر باش بوو جاجا شاندێ شتێکە ڕووی ئێستا ناڕوایج ئەتا پێیان بکرێت دەستیان دەکەنە باخەڵی فەرمانبەر و موچەخۆر و خەڵکی هەرێمی کوردستان پارە ئەو پارەی لایەتی ئەو چۆرە پارەی لاماوە ئەوش لێ بزن بە زەریبێ بە ڕسوماتە بە گومرگە بە غەراماتە کارەباشی هاتە سەر بۆ حکومەت ناچێ سیرکە کارەباشی هاتە سەری ئەوش شەر بە هەمان شێوە یعنی هەر ئەو بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە گەورەترین دوژمنی هەرێمی کوردستان خراپتر و پیسترن و دەتوان بڵێن سزای خراپتریان بە خەڵکی هەرێمی کوردستان داوە یعنی باسی شتێک دەکەم من قەت ناڵێم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە ڕەحمەت بن بەرامبەر بۆ خەڵکی هەرێمی کوردستان قەت داوایان لێ ناکەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەو شتە بکەن و ئەو شتە مەکەن چونکە بەڕاستی ئەوانە لە هەموو ئەخلاقێکی سیاسی و اجتماعی شوورانەوەتەوە و بە هیچ شێوەیەک مەسلحەت و بەرژەوەندی خەڵکیان ناوێ هەتا بێیان بکرێ خەڵکی هەرێمی کوردستان و خاکەکەی هەرێمی کوردستان دەفرۆشن نەک ئێستا بۆ ئێستا فرۆشتێن سەیری گرێبەستەکانیان بکە بۆ 20 ساڵ و 30 ساڵ و 50 ساڵی داهاتوش فرۆشراوە بەڕاستی دکتۆر میلەتە قڕوویە کا بەسەریدا ئەو میلەتە وەکو ئێمە دەبێ ناڕازی بێ وە خۆی کۆکاتەوە و هەوڵداکەوە ئەو نەڕزایانە هەرچی وەسیلەیەکی یاسایی و دەستوری هەیە بەکاری بێنێت و یەک لە وەسیلەکانیان هەڵبژاردنە پێویستە بەکاری بێنێ و عێراق دەتوانین لە ڕێ عێراقەوە فشار بخات و هەوڵداکەوە نوێنەری جوان و باش و دڵسۆز لە هەرێمی کوردستان بنێرێت بۆ عێراق چ بە وەزیری چ بە پەرلەمانتاری چ بە بەرپرسارەتی چیتر هەوڵ نەدەنکەوە وا تێبگەێنرێنکەوە کلیلی هەرێمی کوردستان تەنها لە دەست پارتیوێچێتیە بەڵکو بدرێتە کلیلەکە بدرێتە خەڵکانیشی دڵسۆز و خەمخۆر بن ئەوە دەتوانێت چارەسەری بکە ئەگەر نا پێ دوا بێکەوە من داوا پەیامێک بنێنم بۆ فلان کەس و فلان مەرجع و فلان وەزیر و فلان ڕێز وزەرا بەڕاستی ئەوانە شوورانێتەوە لە هەموو شتێکەوە و پێشم سەیرە خەڵکەکەیە ئێستاش هیوایان واماوەکەوە پەیامێک بۆ فلان بنێنین بەڵکو حاڵی موچەخۆران چاکە بەڵکو غەرامەکەم کاتەوە بەڵکو سزای میلەت نەدرێ ئەوانە خۆیان ڕاستە و خۆ بە بەرنامە ڕێژیەوە سزای میلەت دەدەن و خراپەکاری بەرامبەر میلەت دەکەن و قەت چاکسازی بە خەڵکی خراپەکار و خراپە ناکرێت ئەمە بکەم بە دوامین پرسیارم بۆ جەنابێت ئەگەر لێت بپرسم ئایا بەم دۆخەی ئێستا کە لە ئارایە بەم کێشەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە ئومێدێک هەیە بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی موچەخۆران یعنی ئەلبەتە من بەس باسی مانگی 5 ناکەم بەڕاستی باسی ئەم 8 مانگەکەم کە لە بەردەممان ناماوە بەڵێ ئەوە ڕاستی نەگومێت من گەشتبینیشم ئەو فشارانە هەرچەندە عێراق لەوانەیە بە فشاری سیاسی یان یاسایی بیکات بەڵام ئەو فشاران لە کۆتاییدا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هیچ کارتێکی بەهێزیان لەدەست نییە لە کۆتاییدا ناچارن بێنە ژێڕچێفی جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدرالی سەبارەت بە تەوتینی موچە و تا ئێستاش نزیکەی ساڵ و نیوە کە خۆیان گرتووە هەر بەو فرتوفێڵ و لیسپاکردنەوە و نردنی وەفد و فلان تەلەفۆنی کرد و فلان چوو سەردانی کرد و فلان چوو پاڕاوە هەتا ئێستا بە پینۆپەڕۆ هاتووە بەڵام لەمە دووە ئەو پینۆپەڕۆیە نامینێت و دەبێ بێتەوە سەر ئەسلی بڕیارەکەی دادگای فیدرالی بەوەی کەوە بڕیاری دادگای فیدرالی بە تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت و تاکە چارەسەرە و خێراترینش چارەسەرە و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ تەکلیف نییە بۆی بەڕاستی تەنها ئەو فەرمانبەرانێکەوە تەنانەت لە بانقەکانی هەژماری منیش هەژماریان کردوێتەوە بەس ژمارەکانیان بۆ بنێرێ بۆی ڕاستەوخۆ موچەکان بۆ موچەخۆرانی هەرێمی ئەخە بەڵام بە قسەکەی جەناب ینی هەتا جارێک کێشەکەیەک لای نەبێتەوە قەزەکە لە بینی تەوتین و ئەمانە نەماوە بەڕاستی
بڵێ کاکە تۆ ژمارەکەم بۆ بنێرە من پارەکەت بۆ نێرم جارێ بێم کێشێک لای بێتەوە کاتە بینە سەر لە بەیاننامەی وەزارەتی دارایی یەک لە هۆکارە سەرچیەکانی نەناردنی موچەی فەرمانبەرانی کوردستان بە سەریحی دەرێ تاو نەکردنی بڕیاری تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کاتە تۆ بەوە کێشەکەمان چارەسەرە بێیتر تەوتینی موچە تەواوکە بەڵێ چارەسەر دەوێت موچە داهاتی ناوخۆ و داهاتی نەوتش ئەو حکومەتی عراقی و حکومەت هێرم با بخۆیان پێک بێن لە بینی خۆیان من زۆ سپاس دەکەم دکتۆر ڕعد ڕەفعا زۆ سپاس کە لەگەڵم بووی لاو لێرەوە سپاس بۆ بەڕێزشتان سپاس بۆ زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوکرسە بینیت بەناوتم بەخواتان ئەسپێرم خۆش